خۆپیشاندەرانی شاری سنەن بەرامبەر هێزە ئەمنیەکان وەستاون و دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە. جگە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە تاران و چەند شارێکی دیکە ئێرانیش خۆپیشاندانەکان بۆ هەشتەمین شەو بەردەوام بوون. هێزە ئەمنیەکان دەستیان بە هەڵمەتێکی فراوانی دەست بەسەرکردنی خەڵک کردووە لە مەریوان ماڵ بە ماڵ بە دوای خەڵکدا دەگەڕێن. بەپێی راپۆرتی تۆڕی مافی مرۆڤی کوردستان لە ناڕەزایەتیەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا 17 خۆپیشاندەر گیانیان لەدەستداوە و 435 کەسیشیان بریندار بوون، هەروەها 570 کەسیش دەست بەسەر کراون. تەرمی 4 خۆپیشاندەر نەدراونەتەوە خێزانەکانیان. ساتی ناشتنی تەرمی ڕەزا شەهپەرنیایە لە کرماشان دوای وەرگرتنی بەڵێننامە تەرمەکەی درایەوە خێزانەکەی. بەپێی تەلەڤیزیۆنی ئێران تاوەکوێستا 41 کەس گیانیان لەدەستداوە، دەگوترێت 36یان خۆپیشاندەرن، بەڵام بەرپرسانی ئێران کوژرانی خۆپیشاندەران لە ئەستۆ ناگرن. ئەو کەسانەی توندوتیژیان بەرامبەر خەڵک کردووە کەسانێک کە بەچەکی گەرم و سارد کەوتنە گیانی خەڵک بێگومان لێبڕاوانە بەرەنگاریان دەبینەوە. ناڕەزایەتیەکان بەهۆی مەرگی گوماناوی ژینا ئەمینی دەستی پێکرد. خێزانەکەی پۆلیسی ڕەوشتی ئێران بە هۆکاری گیان لەدەستانی کچەکەیان دەزانن، بەڵام بەرپرسان ئەمە ڕەت دەکەنەوە. کچێکی زیندوو چۆتە ژوورەوە بەو شێوازە جلوبەرگەیەوە کەوا هیچ کێشەیەکی نییە. ئەوە بەسە بڵێین بێگیان هاتۆتە دەرەوە، کەسێک نییە داوای لێبوردنێکی سادە بکات. سەرۆکی پۆلیسی تاران ئەمەی بە پردی سیرات سپارد. کاکە گیان پردی سیرات لێرەیە. زۆربەی کەسایەتیەکان پشتیوانی خۆپیشاندانەکانی ئەم جارە دەکەن. کەیهان کەلهوڕ ژەنیاری ناوداری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەڵێت لە هەر شوێنێک ساز بژەنم ئەوێ سەکۆی خەڵکی ئازادی خواز ئێران دەبێت. ئەو داوایی لە هونەرمەندان کرد لەگەڵ خەڵک بن و هەوڵ بۆ یەکگرتووی بدەن. یەکگرتووی بۆ سەرخستنی ناڕەزایەتیەک کە سەرڕای کەشی سەختی ئەمنی هێشتا بەردەوامە.